کاک عوسمان زۆر بەخێر بیت کەواتە سەرکۆ شوێنەکە و چوانە فەرموو زۆر زۆر بەخێر بێ سپاسانەکەم جەژنە پیرۆزە لە هەمووتانەکەم و لە ستافی ئەم ستافە جوانەی بەشی مۆسیقا و بەشی هونەرمەندە جوانەکان کە دانیشتون و ڕێزم هەیە و مسلمانانی هەموو جیهان و پیرۆزبایی جەژن لە هەموو مسلمانانی جیهان و کوردستانەکەم بە تایبەتی دەستەکانی خۆش دەستەکان سپاس خۆش بێ بامنیش ئەنجام من و سەرکۆ ڕێکەوتوین ئەوان گروپی سەرکۆ زۆر باشە جا دوایش پێشبڕکێ دروستەکەی بەڵێ پێ چۆنە وڵا بۆ نە زۆر باشە بزانین کامیان خەمنە و لایەشم یادەوەری لەگەڵە ئەو دیکۆ ئەوان شەریکین زۆر باشە کاکەڵۆ سڵاو لێ بێت ئەم کاتت باش جەژنیش لێ پیرۆز بێ فەرمو پامی خۆت بگەێنە سڵاو لە ئێوەش پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە ئامادەبووان لە دەستگای میدیای کورسات لە هەموو کوردێکی بەشەر لە شوێنێکی دنیا هەن ومەدەوارم ئەم جەژنە پیرۆزە ببێتە مای فەڕ و خێر و خۆشی بۆ میلەتەکەمان و کۆتایی هەموو ناخۆشیەکان بێت دەستەکان خۆش بێ کاگەڵۆ کوڕی هونەرمەندی خۆشەویست و بازمموی ئەم شارە جوانە کاک مستەفا ئەحمەدە کە ڕێز و خۆشەویستیمانەی خۆشی دوێنێ لێرە ئامادە بوو دەست خۆش بێ کە تۆش ئێستا بە شێوەیەکی ئەکادمیە تەلەبەی سینەمایت و وەلەم درامایشا بەشداری کردەوە دڵخۆشین کە لە خانەوادەکەتانە ئێوە بەردەوامی هونەریە هەیە زۆر زۆر سپاس زۆر مەمنون چمەلای کاک مستەفەر بانی باش سڵاو لێ بێ بانی باش کاک مستەفەر سڵاو لێ بێ سڵاو لە ئێوەش وەڵا بەهۆی جێژنە پیرۆزەوە دەمەوێت جێژنە پیرۆزانە لەگەر لە هەموو ملەتی کورد و لە جەمی مسلمانان بکەم و ئەو ستافە جوانە ئەمڕۆ کۆبوونەتەوە دەمەوێت لێرەوە پەیامێک بگەێنم بۆ کورسات کە ئەم شاشە جوانە بەڕاستی دایشی هونەرمەندانە دایشی درامای کوردیە یعنی دڵخۆشی کردم کە ئەمە یەک دو ساڵە دەستی پێکردوتەوە دەرگای کردوتەوە بۆ هونەرمەندان و بۆ دراامەکان من نەزانم خەڵکی بەس با بینەرەکانمان بزانن خەڵکی شوێکان مزەفەر من وەڵاهی تێکەڵم باش بوویمەتە هەولێر و سلێمانی زۆر باشە ڕێز و خۆشەویستیمان جا خۆشەویستانەوەی جێگەی دڵخۆشیە لەم درامایە بەبێت جیاوازی لە شار و شارۆچکەکانەوە لە هەموو شێوەکان بەشدار بوون تایە کە هەمووشان بە یەکۆ کۆ ببوونەوە تاوەکو بتوانن بەباشی لەگەڵ یەکتران نواندن بکەن و بەرهەمی جوانتریش پێش وڵای کاکە سەرکۆ هەر لەسەر قسەکەی جەنابەت من دەمێ شتێک باز جەناب بڵێم من لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆ پشتیوانی حەسەن خاوێ بەڕاستی توانی لەگەر خوالی خۆش بوو ئاسو عومەر سوارە توانیان هونەرمەندانی کورد و عەرەب بگەنەیەک کاگە ئازی غەفاریش کە خۆی لێرە نییە توانێتی هونەرمەندانی هەولێر و سلێمانی و هەموو شار و شارۆچکەکان بگەن تێک یعنی بەڕاستی ئەمە مای دەستخۆشی و کارەکە جوانتر و جوانترەکە ئەگەر دەستی خۆش بێ مامۆستا حکمەتەندی ئەزمونێکی زۆر زۆر لە هونەری کوردیا سڵاو لە بێ مامۆستاگیان جەژن سڵاو لە ئێوەی بەڕێزیش جێژنە پیرۆزە لە هەموو کوردێکی بەشەرە لە هەموو شوێنێکی کوردستان لە پێشمەرگە دیێرینەکانی سەنگەر لە کەسوکاری شەیدان لە هەموو ستافی کورسات پیرۆز بێ لەتان ئینشەڵڵا ساڵێکی خۆشی و پڕبەرەکە دەبێت دەستە خۆش بێ سپاس بۆ تۆ مامۆستا ئەم درامایە بە سەرکۆ هەر ئەو پرسیارەشی لەگەڵ بکەم بەڕێستان ئەزمونێکی زۆرتان هەیە لە کاری هونەریە لە سەررجەم کارە هونەریەکانە ئەم درامایە کاتێک کە تۆ بەشداری تێدا کردووە تێکەڵەیەکی زۆر وەک ئێستا ئاماژەشمان پێکرد لە ناوچەکانی کوردستان بە هەمان شێوە لە هونەرمەندە گەنجەکان و ئەو هونەرمەندانەی کە دەستپێکی کاری هونەریانە ئەزمونیان بە بەراورد بە ئێوە ئەزمونێکی کەمترە ئەگەر باسێکی ئەمەمان بۆ بکەی یانی لەم درامایە کە ئێوە بەیەکەوە کارتان کرد چی بە تۆ بەخشی ئەگەر چی وەختەکە زۆرە با بەڵام با ئێمە دەست پێ بکەین یەک هەڵبژاردننی دقێک کە پڕاوپڕ مشکلەکانی ناو کۆمەڵ دەربخا کە ئەو مشکلانە ڕۆژانە تکرارە بێتەوە ئەمە هەرچی گرانە ناوەندی درامای کورسات ئەرچی کێشاوە و ناوەندی درامای زەنێ و شخصی بەڕێز کاک عەبدولغەفار و بەڕێز جەمیلی مەفاخری و بەڕێز کاکە ئومێد کەمال ئەم ستافەی پێکهێناوە بەڕاستی نازانم بە کامیان دەست پێ بکەم بە کامیان کۆتایی پێبێنم بەڕاستی با خەڵک بێڵێ و من خۆم ئەزانم هیچ شتێکم و کوڕی نابێ بەڵام وەڵڵاهی بەرهەمەکەمان بەرهەمێکی جوانە بەڕاستی پێکاوێتی لەم کاتا ژیانی ڕۆژانەی خەڵکە کە هەموو ڕۆژێک ئەگەرچی کارکتەرەکان ئەکسەریتیان سلبیە و وەک لە کۆمیدای ڕەشە ئەو شتانە هەیە مەسەڵەن ئێمە
ڕەنگە گلەیمان لۆ لێ بکەن کاکەوە سیارێکی زۆر جوانتان هانیوە پاڵی پێوەنێن بەڵێ کاکە ژیان ئێمە ئەگەر ئەو سیارەیە جوانی هەر شتێک بێ بەڵام چی بکەین ناوەڕۆکەکەی گەندەڵە مەشینەکەی بەکەڵک نایە لەبەربێ پاڵنێن ئەوانەیە پاڵەوەن هەیەک کەس نییە ئەو کەسە سربیانن پاڵ بۆ جوانیەوە نێن کە ئیمڕۆ ئەبێ لە ناو برێن و شتەکە بە جوانی وین بە خەڵک دەستەکانی خۆش بێ سپاس بۆ تۆ مامۆستا خات و دیانە زۆر زۆر بەخێر بێی جەژنە پیرۆز بێ پێمان خۆشە تۆش وەکو کچێکی گەنج کە بەشداربی لەم درامایە جەژنە پیرۆزەی خۆش بکەیت و زۆر سپاس جەژن لە هەموو مسلمانان پیرۆز بێت هیوادارم بێتە مای ئەگەر مایکەکە تۆ زێ نزیکەیتەوە گەلی کوردستان و سپاس دەستەکانە خۆش بێ کارکتەرەکە و چیە بوو ناوی چی بوو کارکتەرەکەم بەناوی ئاناوە بوو بەناوی ئاناوە بوو باشە دایم شەڕیشتان بوو لەگەڵ براکەکە باشە ئەبێ یادۆری جوانتان تۆمار کرد بێ بەیەکەوە هەر بەیەکشەوە لە تەنیشتیەکەوە دانیشتون دواتر ئەبێ یەکێک لەو یادۆریانەمان بۆ بگەڕنەوە بەڵام حەزەکەم باسی ئەوم بۆ بکەیت کە تۆ بەشدار بووی لە درامایەکی هاوشێوەی ئەمە لەگەڵ کۆمەڵێک مامۆستای گەورە و چی بە تۆ بەخشی یعنی ئەم کارانە کە ئێوەی هونەرمەند بەشداری تیاکان دواتر چه هاندانێک بە ئێوە ئەبەخشە بۆی کە کاری زیاتر بکەن وڵایی ئەزمونێکی زۆر زۆر گەورە بوو بۆ ئێمە ینی بەنسبە هەردووکمان کە خوێنکاری پەیمانگای هونەرە جوانەکانی لەگەڵ هەموو ئەکتەرە بە ئەزمون و باش و سەرکەوتووە بۆ ئێمە زۆر زۆر بوو یعنی وە ئەکات کە بەرەو پێشتر بڕۆین ئیشەڵڵا کاری باشتریش ئەبێت و لەشتان ساک بێت دەست خۆش سپاس سڵاو لێ بێت و جەژنە پیرۆز بێت و فەرموو جەژنە پیرۆزی خۆت بکە سڵاوتان لێبێت سەرتا سپاس بۆ میوانداریە جەژنتان پیرۆز بێت جەژن لە هەمووتان لەو بینەرانێکی ئێستا سێری بەرنامەکەکەن زۆر سپاس باشە لە دراماکەیان ناو شنۆ بوو خۆش ناو مەستانەکەم ناویانە پێ خۆشترە بێگومان مەستان زۆر باشە دواتر لەگەڵ کاکشوان کاکەڵۆ ئەوە ناوی دراماکەیە ئەبێ کۆمەڵێک لەو بابەتانی کە پێشکەشتان کردو لە دراماکە پێشکەش بە ئێمە ببینەران لە دراماکە هەستەکەم هەموو یەک گەرم و گوڕیتان پێوت لێرە خاوبوونە تۆڵی بۆ ئیسراحەت داتون وان نییە مەستان وڵی تر بەیانیە و نابێک ڕوتینت یابێ وای مامۆستا باشین دەستان خۆش بێت سپاس بۆیەوە ئێمە سەرەتامانێ بەس خۆناسینێکە بێت دواتر کۆمەڵێ لەو یادەوەریانەی کە لەگەڵ یەکترا بۆ دواتر باسی لێوەکەین کاکەرەکان زۆر بەخێر بیت پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە سەرجەم سافی کورسات و ئەکتەرە جوانەکانی درامای سەمەراکەم زۆر سپاس بۆ میوانداریەکەتان هیوادارم جەژن ڕەمەزان بێتەوەی مای خێر و خۆشی هەموو لایەک دەستی خۆش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ کاک نەژات سڵاو لێ بێت و ئەم کاتت باش جەژنیش لە پیرۆز بێ فەرموو جەژنە پیرۆزی خۆت بکە سڵاو لە ئێوە سڵاو لە کورسات جەژنی ڕەمەزان پیرۆزەکەم لە سەر جەمبرا پێشمەرگەکان و جەژنی ڕەمەزان پیرۆزەکەم لە کەسوکاری سەربەرزی شەیدان و جەژنی ڕەمەزان پیرۆزەکەم لەم ئەکتەرە بە ئەزمون و شایستانە من پێم خۆشە لێرە شتێک بڵام دەربارەی سەمەرە سەمەرە بۆ من ڕاستە دووەم ئەزمون بوو لەگەڵم گروپی هونەری زەنەیە بەڵام ئەوەی کە تێبینیم کردوە تا ئێستا لەگەڵیانە هونەری زەنێ کاستێکی زۆر باشیان هەیە کە هەمیشە ئەوەمان بینیوە تیانە لەگەڵیانە کە ئیشم کردووە لەگەڵیانە کاستێکی بێدەنگ وە کاستێک کە بتوانی پشتیان پێ ببەستی وە کاستێک کە بتوانی پێیان بڵێ ئەمانە هونەرمەندێکن ئەتوانن هونەری داهاتوو پرشنگدارتر بکەن هونەری زەنێ کۆمەڵە خەڵکی نابوو یعنی کە لە پشتی کامێرە لەگەڵیان ئیش دەکرد یعنی خۆتە بیر ئەچۆوە وەتەزانی تۆش کاستێکی لەوان ڕاستە من دووەم ئەزمونم بوو لەگەڵیانە بەڵام ئەمانش هەمووی بە پشتیوانی چیەکرا بە پشتیوانی حاجی غەفار کە بەڕاستی بێدەنگێکی زۆر باش لە پشتی کامێرە و هونەر و زەوقێکی زۆر باش بۆ هەموو ئەو ئەکتەرانی کە بەشدار بوون تایە ئەوە ئێستا جەنابەوتێ بۆچی لێوێ حەماسێتتان هەبوو لێرە نییە بەڕاستی جوڵاندنی حاجی غەفار وای لێ کرده بووین ئێمە هەمووی گڕوتینێکمان هەبوو بە بەردەوامی 24 سعات کارمانە کرد ومان نەزانی تازاتون بێگومانەوە هەمانچیەوە ئەو ستافا گەرامیان بەیەکەوە هاوکاری یەکتر نەبن هیچێکی جوان دەرناچێت لە بەرەوانەی کە لە پشت کامێرەشن هەمیشە ئەوان زیاتر ئەرکەکەیان قورسترن کە ئەوان زیاتر ماندووە بن وەکو شخصیاتیانێک کاکسەرگۆ کۆمەڵی خەڵگە بوون لە پشتی کامێرە
هێندماندوو ئەبوون ئێمە بەزەیمان پیانات ئێمە لە بەردەم کامێرا بووین ئێمە لە بەردەم کامێرا ئەو ئەرکە لەسەر شانی ئەمە نەبوو ئەرکێکی زۆر قورس لەسەر شانی ئەوان بوو و دەستخۆشی لە مامۆسای گەورە مامۆسا ئومێد کەمالەکەم کە بەڕاستی دقێکی زۆر جوانی نووسی کە شایستەی ئەوە بوو کورسات هەڵی بژێرە دەست خۆش ئەچینە لای کاک ئیسماعیل بانی و باش زۆر بەخێر لێوەش پیرۆز بێ منیش پیرۆزبایی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانانی جیهانەکەم لە تەواوی کورد لە هەرجیەگەن لەم ستافە جوانەی کورساتیش دەستەکانە خۆش لۆنایان ناس کامیان هەردووگی خاتو لۆنا سڵاو لێ بێت و جەژنە پیرۆز بێ فەرموو جەژنە پیرۆز زۆر سپاس جەژن لێوەش پیرۆز بێ لە ستافە جوانەکەی درامای سەمەرە هیوادارم هەموو مسڵمانیش پیرۆز بێ دەست خۆش جابار نوقڵەکانیشیان بینێ کا عوسمان فەرموو خۆ بێدەن کردووە لە پەنای منەوە نازانم باش ئێستا ها ئێنەوە بۆ لای ئێوە باشە اینجا هەر کە هاتیم بۆ ئێرە خاتو لۆ ناخەمی ئەوەی لاتە بووکە وتی پرسیاری زۆر بلێنەکە نازام یادەوەریم پێمە گەڕنەوە بەڵام ئەمڕۆ یادەوەریمانەوە یادەوەری خۆش بەتایبەت دەوری بەڕێستان پێم وابێ لەگەڵ مامۆستا حکمەتا بوو ئەبێ بێکەوە ڕۆڵەکەی خۆتان بەشێک لە بابەتەکانمان بۆ بگوازنەوە هەروەها مەستان و کاک هەڵۆش بە هەماشەوە ئەبێ کەمێک لەو ڕۆڵانەی کە دیوتانە بۆمان دووبارە بکەنەوە دەستەکانتان خۆش مایکەکەی بەرێ خاتون بەس داخم لە کاک ئیسماعیل بۆچی عادێ شتێکمان پێ بڵێ لەو داخە ئیکاکە هەموو ژیانی لە سژن بردووە دەسەر هێنا دەبەردەستی منە پاڕێتەوە باوەڕێ بێ ئەمڕۆ ئەیکەمە سژنەوە هەتا مەگەر ئێسخانەکەی بەرنەوە وامد لەوێژ وام وت پێت وتم بڕۆینە کورساتیش ئەترسم هەر بم بەیتە زیندان من شەماڵم تەبعاً ڕۆڵەکەم شەماڵە زیاتر بەرکەوتم لەگەڵ کاک ئەحمەد جۆڵا مەولی باوکم بوو بەداخەوە کە لێرە حزۆری نییە لەگەڵ مەستانی خوشکم کاتە ئێوەش لە دراماکەیە بینەر بووم کۆمەڵێک هەرە بێ بەرکەوتنی جوانتانە بوو ئەبێ کۆمەڵێک ڕۆڵانەمان ڕۆڵی شەماڵم هەبوو بەڵێ زۆر باشە ئەگەر مایکەکە بنەوە دەستی مامۆستا عوسمان بزانم فەرموو مامۆستا عوسمان گیانەکەم خزمەتتانم تۆ ناوچی بوو من شەفیق قوربان شفيق شفيق لا شريف اما شريف من لا والله خذ ثاني شريف كم بطولة روزا ما بستا عثمان بله یادەوەری خۆش لە نێو دراماکەیە ببە بە دەستپێکێ بووان بۆ ئەوەی ئەوانی تریش بیریان بکەوێتەوە هەمویان یادەوەری خۆش پێش هەموو شتێک درامای سەمەدا کە من خۆم وەکو تەمەن ناڵێم وەکو ڕێز بچووکی هەمویانم هەموو ئەکتەرەکان شایەن یعنی زۆر 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 لێ هاتوو بوون ینی گلەیم ئەوەنە لیان نییە ئەمەش دووهەم شت ئازایی ئەم درامای سەمەرە ئەگەڕێتەوە دانی بۆ چێ بۆ جودی کاک عەبدولغەفار ئەستانە بڵێم دوای چی ڕێز و خۆشەویستیمان باوەڕتان بێت لەگەڵ ئەیوب سەعات 12ەیە بە منجەڵ چێژ ئەهات بۆ ئەو شوێنە ئەنی هەمووی ئەم پیاوە سەرپەرشتیاری ئەو ئیشەی کردووە بەڕاستی هیچ درامایە کە من لە 76ەوە خەریکم هیچ درامایە وەکو درامای سەمەرە بە گەرموگوڕی و بە خزمەت و جوانی نهاتۆتە پێش ئێمەش دەستخۆشی یەکەم ئێمە دەستخۆشی لە کورساتی ژەکەن کە کورسات ئێمەی هەڵبژاردووە ناوەندی زەنەی هەڵبژاردووە بۆ ئەم درامایە کە کراوە بۆ کورسات بەڵام بە هەمووی بەجودی کاک عەبدولغەفار و دوای ئەوە کە وەختێک هاتۆتە سەر قەزەی دابەشکردنی پاداشت باوەڕتان بێ یەک ئەکتەر گلەیی لە پاداش نەبووە لە وەختی خۆیان هەموو پاداشی خۆمان وەرگرتووە من لێرەوە چاوی ماچەکەم و دەستی ماچەکەم و هیوادارم هەموو کۆمپانیەکان بەو شێوە کە ئەکتەرەکان ئیشی بۆ ئەکەن بەو شێوەیە خزمەتی ئەکتەرەکان بکرێت زۆر باشە ئێمەش خۆشەویستیمان هەیە بۆی گۆرانیە زانی هیچ نازان لەگە کاک ئیسماعیل دادەوە هینەکمان هەیە کەم بێڕۆ بەبەری ماڵێدایە کەم داسر بێنە ئازیزم بەڕووی خاڵێدایە ئای دادەوای ڕۆڕۆ ئای تاوانوە و ماڵمە ئاخی لە بێمەیلێکەوە ئای وێرانە و ماڵێم ئەی جەنم پێوێتی
يا الله مبرن أي سنم في ويتي دادا جان بمقر ما مرو هيك أنت تصفلين ليش مشكلة ثانية دادا جان دايلة تانزرو اي دادا وايرو اي هرزو موالم اخي لبي ملك اي ويرانا ومالم اوري بلا واسمجان بلايلو تاوا رجم علي بيا يا ربي بخاس وتاوايا اي دادا وايرورو اي دادا ومالم اخلى بيميلك كرة ويرانا ومالم جاهز وباب الروين عثمان جان بوجه دليدي يم اي بلان بو مرجي كعثمان تانا نديلي يم اي دادا وايرو اي هرز وموالم اخ بودل سو زيكو جاو بشيلي وبوالم دست خوش كاك اسمع دست خوش كاك بيوسكس بجنا دستكان خوش بيت عثمان ابو خوشي برادران لما قوم دستان خوش بێت خوش بێت زۆر سپاسانەکەی لەگەڵ گفتوگۆکانمانە بتوانین لەگەڵ خاتە ڕۆژگارە بەرهەمێکیکەمان پێشکەش بکات فەرموو خاتە ڕۆژگار بۆ ئێوەش تۆزێ پشوو بن. I
دەنگە خۆش بێ دەستەکانە خۆش بێ بێنە لای ئەمان با یەکسەر کاک شەماڵ و خاتوشنۆ یەکێک لە ئەو بابەتانی کە لە نێو دراماکە ئەو حیوارانی کە هەدام بوو پێشکەش بە بینەرەکانمانی بکەن زۆر باشە با من بێم بە خاتون مەسلام مایکەکە فەرموو بەرکەوتنتان زۆر بوو تۆزە شەڕوشتیشتانە بوو بەهۆی کارەکانی کاک شەماڵەوە یۆ بوو واو کاسمان لە خاری جاتوان حساب لە خاری جاتوەتەوە بەرکەوتەی کەمان هەیە لەگەڵ شنووە ئەلبەتە نۆ زنجیرەی ماوە زنجیرەکان طبعا بەس پێشەکی ئەوە بوو کە منە کردووە جارە بە زەو دیمەنەی دەرخستەوە باس دیمەنەکانی کەمان هەیە ئەوانە ناکەنەتان ئەوانە ناکەنەتان من ئەم حیواری بێڵم باش ئەو حیواری بێڵم شنۆ گیان قسەیەکە بوو ئەەکەم بەس ئەهاتوو ئەو خوایە با بەو گڵاب گڵیش نەماوەی سا هەمووی کاشیە بەڵام ئیتر ئەها خوشک و برایەکەی جاران فەرمۆ ئەزانی چۆنە من نەچووم بۆ خارج ئەیچی بۆ چۆ وەڵا ئەوەی ڕاستی بێ ئەها لە سجن بوو لە چی بووی سجن سجن بۆ واللهی ئیتر ئەوەی کە فەریدەفەنی فێری کردم و قومار و قۆڵ بڕینی خەڵکو ئەوە وای لێکردم بکەمە سجن بەس ڕجاءن با باجیمان نەزانشنەوە تۆ جارێ واز لە باجیمان بێنە باوکم بەم شتازانێ نەبەو خوای خۆ باوکم بزانێ کەوڵمانەکە دە باشە ئەڵەم هینە با باجیم نەزانێ ڕاستەکی بەخوا ئەو بزانێکێتە دەمی هەموو شارەوە دە زۆر چاکە منیش ئەو هیوایم هەیە ئینشاڵڵا نەگاتە دەمی باش ئەی باشە بۆچی گیرا بووی هین بوو وەڵا ئەوە هەر ڕۆشتمە ئەو دیبارێ قاچاکم پێ بوو گیران ئێتە گیرام و نازانم بەو خوایە بۆچی گیرام هەر لەسەر ئەو فیعلانەی فەریدەفەنی فێری کردم ئادی هیچ سپاس بۆ دەستان خۆش دەستان خۆش بێ زۆر باشە کێوکەی تر سەر کاکەڵۆ خۆی بێدەن کردووە لە لامانەوە جاهینێکی ژێ من خۆ ئاگای لێ نییە جنێوی زۆر بە کاگەڵۆیم لێرەوە داوای لێبوردنی لێەکەم گردنی خۆش و ئازاوێ هەرچەنە ئەمە جەژنی لێبوردەیی و گردنە ئازایە لێرەوە گردنە ئازاگەم قسەکانم بە شوانە وتوە نەک بەڵۆ فەرموو تەواو ڕاستەکە بە شوانەی وتوم زۆر باشە کاک هەڵۆ بەرکەوتنە زیاتر لەگەڵ کامەکتەریان زیاتر بوو ڕاستەکەی بەرکەوتن لەگەڵ شنۆیایە زیاتر لەگەڵ مامۆستا حەسەن و کاک بەکریش بەڕاستی بنی کەلیا دەوری بەرکەوتنی لەگە باڵتا بوو بۆکەوتنێکم لەگەڵەوە هەبوو زۆر ناخۆش و بەنیسبە خۆمەوانە چکە بەڕاستی ئیتر هەستێکی زۆر ناخۆشەکە باوکتەوە یعنی بۆ تەعاملی لەگەڵ پرسیارێک من کا هونەرمەندی خۆشەویست مستەفا ئەحمەد ئەبینم هەستەکەم کەمێک بەدەر لەوەی کە خۆی کاری کۆمیدیاکە کەمێک تووڕەیە من هەستی خۆم وا ئەیبینم لە ماڵی خۆمانەوە هەستەکەم تۆزێک ڕەنگە باوکێکی تون بێ ینی ئەها نازام لە مناڵیەوە وایەتە بەرچام خۆی بەڕاستی هەروایە ڕاستە باوکم وەکو خۆی وەکو ژیانی بڵین تایبەتی خۆی کەسێکی جدیە زۆر جدیە و تا حدێکیش تۆزێک ئەو تووڕەبوون و عەسەبێتیە لەگەڵایە جا خاستان کە لە ئیشوانەیە مەسەلەن جارێ لە کاک بەکرا ئەوە نەبوو شتێ دروستە بوو پێکەنینەوەوانە تر ئەکسەر بۆ منە هەڵە شاخە و قسەی پێوتوانەی و چۆن و ئابێ سوی تر بەڕاستی خۆش بوو ینی کۆمەڵ یادگاری خۆش و ناخۆشی تیا بوو بەڕاستی یەکێک لەو یادگاریانی کە لە بیرماما بێ کە زۆر لەواچ برادران زۆربەی زۆریان یادگاری خۆشیان لە بیرەوەریان ما بێ بە زۆی کەس بەلای منەوە زۆر ناخۆش بوو ڕۆژیان لە کاتی کارکردنا بووین کاک غەفور تووشی حاڵەتێکی تەندروستی زۆر ناخۆش بوو بەڕاستی تەسیرێکی لەسەر هەموو کاست و ستافەکە ئیتر هەمومان زۆر لە خەمیا بووین و بردیانە خەستەخان و دوای کە هەواڵیان بووە نەوتیان تەندروستی جێگیرە بەڕاستی دەستمان کردو بە کارکردنەوە زەمە ڕۆژە یەک دوو مەشە دیزارشمان تەجیل کرد و تۆمار کرد لە خۆت دڵخۆشیەوەی کە لە خۆی تەندروستی باش بووە زۆر ڕاستە لە خۆشی کاک غەفور بەڕاستی هەمان خەممان بوو یعنی بەڕاستی باری دەرونی باری تەندروستی تێک چوو بردیانە خەستەخانە تر بەڕاستی هەومان دڵمان لای بوو ئیشەکەمان ناڕۆی هەتاوەکو هەواڵیان بۆ یانەوتیان تەندروستی جێگیرە و زۆر باشە لێرە ڕێز و خۆشەویستیمان بۆ کاک غەفورە بۆیان بڕۆ لێرە لەگەڵێ وایە بووە بەڵام ئیتر ئامادە نەبوو بێ خۆکارێکە بوو بێ بەس جژنی پیرۆز بێ و ڕێز و خۆشەویستمانێ مامۆستا حکمەت کاگەڵۆ کە باسی باوکێکە باوکی لەگەڵ توە ئەزمونێکی زیار زۆرتان هەیە بەیەکەوە لە کۆمەڵێ کارە لە کۆمەڵێ کاری کۆمیدی و تەلەڤیزۆنیشە ئێستا ئێوە لەگەڵ ئەم گەنجانەیە لەوانەیە ئەمان تۆزی ئەزمونیان کەمتر بێ لەوانەیە لە بەردەم کامێرەیە بە چەند گرتەیەک ئەنجا بتوان ئەو بەشە باشە تۆمار بکەن بڕوان پێ بکە کە بەرکەوتنم لەگەڵیان هەبوو بێ زۆر ترساوم
لە چی ترساوم لەوەی کەوان زیاتر لە من ئیبداعکەن ڕەنگە ئێمە چی بتین بە ساڵا و ئیتر وەختی ماڵئاواییمان هەبوو بەڕێستان ئەزمونێکن بۆ بەڵام کاک مستەفا یادی بەخێر تەبیعی من لە 63-64ەوە هاوڕێمە و بڕوا بکەن لە ژیانیا تووڕە نابێ بەڵام کە لە مناڵەکەشی تووڕە بێ مەسەلە پەروەردەیە چکا پەروەردە لە پێش هەموو شتەکانەوەیە ئەینا لە ژیانیان نەمبینیوە لە کەس تووڕە بێ بەڵام خاوەنی قەراری خۆیەتی و خۆی ئەڕەنجێنێ کەس ناڕەنجێنێ ئەوم هەیە بۆ کاک مستەفا و کاک مستەفا یادی بەخێر ئەکتەرێکە ئەبێ بە خۆشەویستی و گەورەی باسی بکەین و پیرۆزیشی بێ کە مناڵەکانیشی بە عەنەن شێوازی خۆی تەرخان کردو و پەروەردە کردو بەڵێ مامۆستاکەم کە تەندروستێکی زۆر باشت هەبێت لەش ساغبی بێگومان هەر یەکێک لە ئێمە بینەری کارەکانی بەڕێستان بووین بێگومانم لەوەی کە هەموو ئەم هونەرمەندە گەنجانەش ئەزمموی زیاتر و زیاتر لە بەڕێستانەوە وەرئەگرن دەستە خۆش بێ بچینە لای کاک مزەفەر زۆر باشە ئێوەش خۆتان ئامادەکەن دوای ئەوە ئێمە لای ئەو خوشک برا وڵاهی هەر بۆ مناسبە و برادران زۆر قسەی خۆشیان کرد بەڵام من مێ شتێک باز بکەم من ئەوە نەی زیاتر حەزم لە سوعبەت و یادەکەی پشکامیرەیە زیاتر حەزم لە ڕۆڵبینەکە نییە برادران من بەبێ جیاوازی لەگەر هەر هەموو هونەرمەندان ڕەفاقەت و دۆستایەتیم خۆشە لە ئاستی سوعبەتیش لەگەر کچەکانی کوڕەکانی یعنی سوعبەت و تێکەڵایەتیم لەگەر هەر هەمیان هەیە بەبێ جیاوازی زامن کە دەچم بۆ ئیشی ئیدامە زیاتر کە دەمبینەر باوکە مشاغبەکە هات ئەوە ئیش ناکرێ ئەو ڕۆژە بەرکەوتن نابووە لە کاک عوسمان بەرکەوتمان بووە لە ئاسەوار و لە ئیشی ترجانی لە ئیشمان زۆر پێکەوە کردو برێن لە ڕێحانە و لە نامەکانی ئەشرەف و لە سەمەر ئەو بەڵام بەرکەوتمان لێک دوو ئیش بووە بزانم بۆ نمونە لە سەمەرە زۆر داهاتم کاگە مامۆستا ئەحمەد گوتی باوکە ڕۆ گوتی ئێستا نەگەیشتووە دەورەکەی نبیێنە دەرێ پەرەمە زوو دەڕۆم وتی ئێستا دەڕۆی تۆکەی دەڕۆی بۆی نەزانمە میشەکە تاوکەین من لێرەوە سڵاو و ڕێزم هەیە بۆ کاک هاوڕێ مستەفا خەریشی ئەوە بووین فەنتەلۆس ئەو ڕۆژێ من بچوو بامایە دەبووە شەڕە بەرد باران یعنی وەڵی ئەزانسی لە پشک ئەمیرەکە تەجەمەعەکە نەدەبوو ئێتر ئێمە سێچا برادەر بووین من و کاک نەبەزوانە بەس نییە خەریکی بەرتاوێشتم بووین هاوڕێژ دەیزانی ئێمەی قسەی دەکرد دەستەکان